دەم باش تەماشاوانی گەلێکێژە گەلێکی بخێر بێگومان تەوەری مەیرۆ تەوەرەکی گەرمێ ڕۆژەوەیە وەختێتە دیت هاوین هات کەهرەبا کێشەل تێکەفت وەکی تەرەفلیکە خەڵک بێژی لێ هات چەند سەعاتەکە هات چەند نیف سەعاتەکە قوت بووان چەند سەعاتەکە پتر قوت بوو هەروەها کێشە سوتەمەنیل زستانی سەر هەڵدەدا بێگومان خەڵکیژی هاوینێ پێوی کەهرەبێ ji ber ku dinya germ e pêwîstî spilêta û îteref amîrên sarkereweye deman dem de xelkî zivistanê pêdivî sotemeniyê ji ber ku sar e daxwe pê germ ket ev du tiştên tabîî me kehreb havîn û zivistan sotemenî jî zivistan lê divan her du kwerzada kehreba zeîf dibe namîne alên pêwînde dibêjimanê kehreb nema ji ber ku zext li serê nizam çe sotemenî jî nema nizam çe kakê min خەلکی ئەوی وەرزی پێوی بکەرەبێ پێویستە وەرزی تو کەرەبێ بودابینکە ئەگەر وەرزی تو کەرەبێ بودابین نەکەی یادی چ پێوی دیکە ئەگەر تو نەکاری یا حکوومەتە هەرێمێ و ئالیەن پەیوەندیدار وەزارەتە کارەبێ و سامانە سەرۆشتی تو نەکاریت وەرزێن وان وەرزێدا کو فعلا خەلکی پێوی بڤاند و خزمەتگوزاریên سەرەتاییژی هەیە کارەبێ سۆتەمەنگی تو بودابینەکەی ئەی گەرما هاوینێ سۆتەمەنی بچێ بدە خەلکی ئەنکو گەرما هاوینێ ئەگەر تو سەرما زستانی کەهرەبی نەدەیە خەلکی بوو چییە یادی ئێوە هەر بێت و بچیت بێت و بچیت ئیتر بیتە بڕبڕا مالیدا و ئیتر کێشە مالیدا و مانگرتنە گرافگرتنە خوددانین مالیدا و نظام حکوومەت سوتەمانیاتەمە و نزانم پارە و حتە داویە ئەvە چراوشێکە وڵاتی مەتیدا دەرباز بەگەل و بافکی هەردوو کریزە بەردەوام دووبارە دەبن بەڵێ بەرزان کێشەی کارەبا و سوتەمەنی دوو کێشەیە لە کوردستانە لە کاتێکە کە ئەبێتە زستان و هاوین کێشەی کارەبا سەر هەڵەدا بۆ یە لاینە پەیوەندەرەکان ئاڵێن کاکە ئەمە هاوین و زستانە خەڵێکی پێویستی زۆری بە کارەبایە ڕێتاقەیەکی زۆری کارەبا سەرفەکە لە بەرەوە لە کارەبا کێشە دروستە بێ باشە بەڕێزم فعلا خەڵک لە هاوین و زستانە گەرمە وەرزێکی گەرما وەرزێکی سەرما خەڵک لەم دو وەرزە زیاتر لە وەرزەکانی تە هەردوو وەرزیتر پێویستی بە کارەبایە کەواتە تا چەند گرنگە بارێزان ئەو کاتێکی خەڵک پێویستی بە خزمەتگوزاریەکە بێ لەو کاتەیە وەکو پێویست بودابین بکرێ نەک لەو کاتەیە وەکو پێویست بودابین نەکرێ ئەن بەڵێ ئەمە خەڵک زۆر سەرفەکە کارەبا نەزانم چێتە دوای مەسەلەی سوتەمەنی زۆر جار ئەزمەی سوتەمەنی دروستە بێ لە زستانە ئەڵێن بۆ خۆ هاوین خەڵک پێویستی بە سوتەمەنی نییە بۆ نمونە گاز و نازانم چی بۆی سوپا پێ هەڵکە خۆی پێگەرم کاتەوە خەڵی لە زستانە پێویستی پێ بەم دوازمە لەم دوو کاتی جیاوازە دروستە بێکە لە کاتێکە خەڵک پێویستی بەم دوو خزمەتگوزاریە سەرەتایی هەیە لە کاتێکە ئێستا بەرەبەرە لە پڕێکە ئەزمەی غازیش دروستە بێ سرەی غاز وەکو سەرەی سیاران جاران لە بەردەم بەنزیخانەکان لات لەم سەر و باو سەرە هەرێکی حراسی لە بوتڵا غازەکە ئەگیری بۆ یەکەی بتوانێت ئەم بوتڵە پڕ بکاتەوە لە غاز و بچێتە ماڵەوە بێگومان ئەم ئەزمانە لە کوردستانە زۆر سەر هەڵەدەنەوە کێشە چییە لە ئێستادا بە تایبەتی خەڵکی لەیەکە کارەبا چەند سەعات نامێنێ بوو نامێنێ کێشە چییە لە کاتێکە کە لە وەرزێکە خەڵک پێویستی بەم خزمەتگوزاریە هەیە بوو لە وەرزەیە کێشە لە خزمەتگوزاریەکە دروستە بێ لە خزمەتی سەرنج و بۆ چوونی جیاوازیەوەدەم بڵێ بەڵێ کێمان لەگەلە بەڵند لە سلێمانیەوە کاک بەڵند فەرموو ئەم کاتت باش بەڕێزم باڵێ سەر چاوم سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم باڵێ سوپاس هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم بەڵێ کای بەڵند فەرموو سوپاس لەسەر تەوەرەکە تەوەرەکەی ئەوڕۆتان لەسەر بەغدایە لەسەر چی تەوەرەکەی ئەمڕۆتان تەوەری ئێمە لەسەر کێشەی کارەبا و سوتەمەنیە نازانم باشە بەرحاڵ کێشەی کارەبا و سوتەمەنی بەڕاستی ئێمە 4 ساڵ پێش ئێستا هیچ مشکلی کارەبا و سوتەمەنیمان نەبوو کە لە حکوومەتی ڕابردوو کە ئۆپۆزیسیۆنی تێدا نەبووم بەڵام دوای هاتنەوەی ئۆپۆزیسیۆن بەڕاستی مشکلەیەکی زۆر بۆ خەڵکی کورد و کوردستان دروست بوو بەڕاستی ئێمە دەستخۆشی لە وەزیری پێشووی کارەبا دەکەین بەڕاستی ئێستا وەزیرێکی نازانیت چۆنە کارەباش شێوازی کارەباش تێکدایە سوتەمەنی بەرحاڵ ئەویش تێک چووەوەی بەڵێ بەڕێزان تکای ئەوەی مداخەلە لە بەرنامەکەمانکە پێشتر ئەگەر تەوەری ئێمە ببینێ باشترە لەبەرەوە لە پڕێکا بێ ئەوە بزانێت تەوەرێکی قسە لەسەر چیەکە لەبەرەوە ئێمە تەوەر دەستیشان نەکەین ئەم تەوەرە لە خۆمانەوە دەستیشان ناکەین تەوەرێک دەستیشان نەکەین کە پەیوەست بێ بە ژیانی ڕۆژانەی خەڵکی کوردستانەوە لە لای ئێوە گرنگ بێ یەکێک بێ لە مەشاکلەکانی ئێوە قسەی خۆتان لەسەر بکەن لەبەرەوە تکای هەر کەسێ پەیوەندی بکە پێشتر ئەگەر ئاگاداری تەوەری ئێمە بێ بۆی بەباشە قسە لەسەر بکە خۆی ئامادە بکات تکایە بڵێ بەرگری لە کەلێک چی فەرموو ئێوارە باش کاکاکەیان باڵێ سەر چاوم کاکاکەیان وەڵڵای بە بڕبوچین من نەوەزیری کارەبامان وەزیرە نەوەزیری سامان سوشتەکان وەزیری نەوتەبرا بەڕێزەکە کاتی زتاندا بێ
دەڵێن وڵی خەڵک کارەبان زۆر سەرفەکە کاتی ئاوی نادێ دەڵێ وڵی سوتەمەنی وەزەکەم وڵی حکوومەت هەرێمی کوردستان شەکانی هەر هەموو بەعاسی خەڵکەوەیە وڵی برا بەڕێزەکەم حکوومەت هەرێمی کوردستان هیچ پلانێکی نییە نە بۆ کاتی هاویندا نە بۆ کاتی ساردیدا وڵی ئەم حکوومەتە داوا لە خواکەم لا فاوێک بێ ئەم حکوومەتەی ئەم چینە هەموو بڕاتێکی تازەوێ ئەگەر مەگەر ژیانی هەرێمی کوردستان ڕێک بخاتەوە نەکو بە ئەم ژیانە لە دەست ئەم بەرپرسانە بێ زەحمەتی زۆرە کاراوێشێکە فەرموو ئەم پێری کارەبا کاتە 6,000 دینار بەڕێزەکەم ئەوچە ڕۆژی ڕابردوو بە 2,000 دینار وشەکەتە 6,000 دینار بۆچی وەڵا سای مڵێ دەڵێ وڵا کارەبامانە ئەی وەزیری کارەبا ئەی دەڵێ لە سای داهاتوو دەێتەوە تۆ سای داهاتوو کیشی کارەبامان نامێنێت ئەو چەند ئەو بیسایی ڕابردوو چ بوو بەڕاستی بەڵێ ئومێ لە ڕانیە فەرموو باش برا گەورەکەم بەڵێ کایکومێ سەرچاو توژی یەک توزی دیکە تەلەڤیزیۆنەکەت کەسێکە فەرموو تەلەڤیزیۆنەکەت کەسکە فەرموو کایکومێ تەلەڤیزیۆنەکەت کەسکە تکایە دەنگی زۆر خراپ دێت بەڵێ راگەونەکەم پێشەکەی وڵام هەیە و هەموو کارمەندان و ئەوەی پێشکابیرە و پشکابیرە و هەرتی تەماشا و بەرنامەیە دەکەم سپاس من دەبێت لەسەر دووتەوە قسە بکەم بەڵێ دەوەری یەکەم بەشی سوتنی قەناعەت هەبێ من بۆ خۆمە پۆلیسی بەرگریف یاکەوتە قسە دەکەم بەڵێ کایکومێت بەڵێ بەڵێ قسە بکە فەرموو دەکەم من هەر لەسەر بەشی سوتەمەنی ئەو حاشمانگی هەشمان ڕاوەتەوە لە بەرەوەی هێندێک گەندەڵیمان ئاشکرا کردووە 105 کردی هەندێک گەندەڵیمان ئاشکرا کردووە معاشیان ڕاگرتوون لەسەر سوتەمەنیش تواش قەناعەت دەبێ هەر هەمووی محاملە و محاملەکاریە بە زدی فەقیر و فەقەراتە بەڵێ دکتۆر شاکری لە سلێمانیەوە بەڵێ ئەم کاتە باش باڵێ هەموو کاتێکی فەرموو کێشەی کارەبا یەکێ لە کێشەکانی کۆمەلگای نیشتمانی ئێمەیە بەهۆی نەبوونی شەفافیەتی سامانی نیشتمان بەهۆی نەبوونی ئاشکرا و هەمبوونی داهاتی نیشتمان بەهۆی ئەوە حکوومەت ڕاژێژ بە بیرمەندانی خۆمان بە ئەندازیارانی خۆمان ناکا هەر نەتوتیا هەڵدانی تاک جەمسەری خۆراوەکە کە تاک جەمسەری قەش و درزی تێبووە خەباتی ئەم قۆناغەمان نوخبە پەروەری و قودوە پەروەریە خەباتی ئەم قۆناغەمان پوختەبوون و پاڵاوتەبوونە خەڵقانی زەحمەتکێش و ڕەندەر و مام ناوەندی ئێوەن بە خەبات کە هەبێ ببن بە خاوەن بڕیار قۆڕخکار و پاوەڵخوار و پاوەڵخواز و ئەمیل و بەتی ڕۆدەر دابەدن بێنە خوار ئومێدی ئێمە بە خەباتی هاو بەش و بە ئاگاهی ئەم نیشتمانە بەختەبەر دەکەین ئەبێ سەرکردین بەسەر بێهیواییەکان بانگەشتی حکوومەتکەین بۆ ناو خەڵق و زەحمەت بەڵێ بەڵێ بەرزان بێگومان پرسگرێکێکی دیکەیان و کێشەیەکی تر هەیە بێگومان ئاراستێکی تری گرنگ هەیە ئەویش مەسەلەی کوردە مەسەلەی کێشەکانی نێوان بەغدا و هەرێمە تا ئێستاش بێگومان تا ئێستا شەمەر ئەمە ئەمری واقع هەرێمی کوردستان لە چارچەوەی عێراقی ئیتیحادیدا بەشێکە لە عێراق بۆ جەوم و چەم و شتەکان لە بەغدا ڕەوا ناکرێ بۆ چەندی مانگە ڕەوانە نەکرا ئەمەش بەشێک بووە لە کۆمەڵێک ئەزەماتی تر کە لە هەرێمی کوردستان دروست بێ ئێستاش باسەوەیەکی کێشاندی داوەساندکاری کورد بچێتە بەغدا گوت و بێش ئەنجام بدا بێگومان ئەمە تا چەند فعلا چەند مانگێکی حکوومەتی مالک حکوومەتی عبادی پێک هاتووە سێ مانگێکی کورد نەوەت ڕۆژی کورد پێم وایە زۆری نەماوە کوتایی پێبێت ئایا حکوومەتی عبادی یەک داوای کاری کوردیش جێبەجێ کراوە لە کاتێکە کورد نیەت پاکی خۆی پیشاندەوە ئێستا لە حکوومەتێکی بەشدارن ئەمەش بەشێکە لەو ئاراستە گەرمانەی ڕۆژەوی ئێستا بەڵێ هێشوو لە سلێمانیەوە ئەم کاتت باش هەموو کاتێک بێست ئەحمەد من لەسەر تەورەکەتان زۆر جوانە قسە ئەەکەم کێشەی کارەبا زۆر زۆرە خەڵکی و هیوادارم حکوومەتی هەرێم و حکوومەتی وەزارەتی کارەبا بۆم کێشەیە چارەسەرێکی باش بدۆزنەوە هیچ کەسە نەیتوانی وە قسە لەسەرم بابەتە بکە بە باشی و هیوادارم هەموو کەسێک هەست دێنگ و قسە بکات و خۆپیشاندان بکەن و دەستخۆشیتان لە یەکەم لە خۆتان و لە بەرنامەکەتان و لە کارمەندەکانتان بەڕاستی تەوەرێکی زۆر جوانتان بژاردووە و هیوادارم کێشەی سوتەمەنی ئێستا بەڕاستی کارەبا هەر دوو سێ ڕۆژە هیچ نییە یعنی هیچ کەسێ ناتوانێت قسە بکات تەلەفۆنیان بۆ بکات و پەیوەندیان پێ بکاتەوانێ و هیوادارم لەمەدا کێشەکان زیاتر نەبێ و حکوومەتەکەمان باشتر بێت و هەوڵی چارەسەری جدی بدا و هیوای سەرکەوتنتان
بەڵێ ئەخوازم و هیوادارم لەمەولا ئەم کێشەیە گەورەتر نەبێت و لەوە زیاتر دەست نەکرێت بە کێشەی زیاتر و فراوانتر و هیوادارم بچوک بێتەوە کێشەکان و هەوڵی چارەسەرکردنیان و بنبەرکردنیان بدات بەڵێ و هیوادارم سەرکەوتوو بن بەڵێ سپاس بۆ تۆ بە لە بەرەزان 5 ئەحزابی کوردستان بەژاری لە حکوومەت کردو بزانم وەزیری کارەبا پێشتر بۆ حەزبی سوسیال دموکراتی کوردستان بووە ئەم جارە بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستانە ئەم حەزبە ئۆپۆزیسیۆنانە پێشتر زۆرترین ڕەخنەیان لە دەسەڵات گرتووە لەوەی کە کاک ئێوە نازان وەزارەتەکان بەڕێوە بن قوڕەخکردنی وەزارەتەکان و تا دوای فەرمونون ئێستا ئێوە حاکمن ئێوە وەزیر و گزیر و مدیر عام و سەرۆکی پارلەمان و نایە نزانم چ تا دوای فەرمونون ئەم کێشەیە تا ئێستاش بەردەوام هەیە چارەسەر نەبووە چارەسەرکردن لەبەرەوە ئەمە پەیامی ئێوە بۆ خەڵکی کوردستان لەسەر ئەم ئەساسەش دەنگی پێوەدەوە بڵێ ڕزگار لەبەر دەڕەشەوە کاک ڕزگار تەلەڤیزیۆنێکت کەسکی فەرموو کێمان لەسەر خەتت دیارە و برادەرە دەنگی من ناگاتێ بەڵێ الو کاک ڕزگار جێ لێمەیە ئەم کاتت باش حەکاری گۆر سەرچاوم ڕزگار لەبەر دەڕەشەوە بەڵێ فەرموو بەداخەوە بەڵێ محەممەد بازیان ئەم کاتەوە باشکارەکە باڵێ سەرچاو کاکەگەرجیان ئەم حکومەتە ئێمە بەڕاستی بلیمەتە بۆ زیادکردنی پارە و پارەی کارەبا لە شەوێکا کارەبای هەولێر و سلێمانی بە 1000 بڕا کەس نەیزانی ئەمە چ مۆعجیزەیەکی خوای گەورە بوو لە کارەبای هەردوو شارەکەیدا بە یەکەوە کوردستانی بێکارەبا کرد بەس مەسەلەکە زیادکردنی پارە و زیادکردنی پارەی مۆلدەکان بوو لەسەر ئەم خەڵکە ئەم حکومەتە بەس دەستی گرۆ بە سیاسەتی گیرفان بەتاڵکردنی خەڵک پارەی کارەبای زیاد کردووە پارەی ئاوی زیاد کردووە 4 مانگی بەسەر یەکەوە وەرگرتووە باشە ئۆپۆزیسیۆنی جاران ئەتان بود ئێوە نازانن وەزارەتی کارەبا بەڕێوە بەرن ئەم کارەبای بەزای ئەڕوا و ئەجێ بە ناوچەکانی دەوروبەر باشە ئێستا بەدەست ئێوە ئەم کارەبای بۆ بەشناکات وەکو جاران وایە وەزیری دارایەکەمانەی بود داهاتی ناخۆ بەشیان وڵاتەکە باشە بۆ ئێستا بەشناکە پەرلەمان ئێستا لە قولی کێسوپیانە بود چاودێرنی باشە ئەی تۆ بۆ ئێستا چاودێری ناکەیت کە سەرۆکی پەرلەمانە بەدەستەوەیە جا بۆمان دەرکەوت ئەمانیش لەوان باشتر نیست هیوادارم شتێک بێ ئەگەر هەر خۆی گەورە ئەم دەسەڵاتەمان بۆ چاکە دەستان خۆش بێسەڵ بەڵێ ئازا لە کەلک چی لە ناحیەی کەلک چی کاگازە تەلەڤیزیۆنێکی کەسکێت توخوا لەبەرەوە بەڕێزان وەڵڵا مشکلە دروستەکەم دەنگی ئەگەرت قسە بکەن تەلەڤیزیۆنێکی کەسکە ئەمە ڕۆژانە کێشەمان بە دروستەکە ڕۆژانەش دووبارەکەینەوە تکایە بەڵێ فەرموو کاکە چۆنی باشی یانەکەم سەرچاو تەلەڤیزیۆنێکت کەسکە بە قوربانە بم کاکازات کارەبی مولا هاتیان دامانە بەڕاستی ناکاری مولی ئام 6,000 مادارایی هەین ماگات یاخوا قەبی ناکە نا بەڵێ دەگەی ئەجە حەزمە لەگەڵ کاریە لە حکومەتی هەرێمی کوردستان چارەسەرێکی لۆ بکە بەڵێ چیمان لەگەلە بەڵێ تەماشاوان نیجا مشکلەکە هەرەبێ مشکلەکە بەردەوام دووبارە نظام چەند بارەت بیتەوە مشکلە سوتەمەنیە لە پڕێکی غاز نەماش پڕێکی سوتەمەنی نەما گران بۆ پەنزی نەما تەدید کە هەرەبا و ترافیکە هات و چوو هات ئاسپێدەیتل تایبەتی وەرزێ زڤستانێ و وەرزێ هاوینێ گەرم و سەرمایە بێگومان ئیتر هاوڵاتی تووشی تەنگاسیان دەبن پرسیارە دەکەن گەلوبوو چییە گەلەی جاران خەڵک گازندێ دیکە دەدی دایرە کە هەرە بێها سەر میزانیەوەی حسێب کرد پارێکی gelek caran 400,000 gelek caran milyona nêvetir para bûtêt gelek caran xelek tuşî heybetiyê bî gelo min çi kiriye min xo ev kere bi hemû serbî bête hesab bikin xelek gelek caran geleyê zoriya parêkê here bê dike doxtê bûtêt bale baran li Silêmaniyê ولی نازانم خەتەکانمان بۆ ئەمڕۆ پەیوەندیەکان وەکو خۆی دەنگیان ناگا جاسم لە سلێمانی ئەلو ئەم کاتتان باش وەلێ سەرچاوم کاکە بەنسبەت کاوازان باسی کارەبا و شتانە دەکرد چکەمە کارەباشمان بڕات تا تەوەری بەرنامەکە بە بەردەمان تێکردەوە بەس بەڕای من ئەو کارەبا و ئەم کەم و قوڕیانی کە ئێستا هەیە ئیدە لە بەستاگ نابێت چکە ئیشی بۆ نەکراوە شتێکی شتۆ ئیشی بۆ نەکەی بەچی هەوڵەی چاک بێت هەر کەسێکە بینی هەرەڵێ هەوڵەیە وەزیرە هەرەڵێ هەوڵەیە ئەندام پەرلەمان ئەڵێ هەوڵەیە سەرۆکی حکوومەت ئەڵێ هەوڵەیە ئەم هەموو هەوڵە هەر تا ئێستا نەتیجەی نەبوو ئەجا بە بۆ چوونی من هەروازی لێ بێنین لە هەموو شتێ باشترە بەس من کێشە یەک شتمەیە ئەم بەرنامانەی ئێوە نامێنێ بۆ سلێمان من بە بۆ چوونی من
ئەمە دەستی دەسەڵاتی تایە لەوانەیە کە تاکە قەناتە تا ئەم لەحظەیە لە دوای ئەوەی معارضە چوەتە ناو حکوومەتەوە کەس نییە دەنگی ناڕزایی دەربێت هەر لە ڕێەوەیە من بە بۆچوونی منە و سلێمانگە ژەرەوەی بۆ کردنەوەی دەنگی خەڵک ئێمە لەبەرەوە سێمانگە زۆر بە باشتر بە کۆڵەتێکی باشتر و بە سیستەمێکی باشتر بە ئیرادەیەکی زۆر بەهێزتر زۆر کاریگەرتر لێرەوە جارێکی دیکە دەینە خزمەتیەوە بێگومان کەناڵی نارتی دوامێنێ ویبسایتەکەمێنێ بەڵێ هێمە لە سلێمانی و کاکێ من کاگا کار وڵی ببوورە حەزەکەم شتێک بڵێم کاگە من ئەمڕۆژ پەیوەندیت کرد فەرموو با بزانین چۆن باسی کارەباکێ بەڵێ بەڵێ ئەگەر سێماگە کەناڵی نارتیدا بخرێ باش ئێمە سێری چی کەناڵێ بکەین بڕوان ناکەم کەناڵی کسرێ بێ ئێمە بتوانین سێری بۆ لە ئێستادا بەدەیان کەناڵی ئاسمانی کوردی هەیە ئەی ئەوانیشیان چییە؟ ئەخە برای بەڕێزم بەڕاستی ئەوەی کە حقیقت بێ ئەوەی کە حقیقت بێ بەڕاستی ڕاستگۆی بوێرەکە بەڕاستیەوەی کە من بزانم لەم کەناڵەیە هەیە ئەمە یەکەم دوم بەڕاستی من پرسیارێ لە بەڕێز نێچیروان بارزانی یەکەم کە دوای جێژن وتی ئێمە بدەکەمانە چێ بۆ بەغا باشە بۆچی نەچوو کاکە خەڵکی کوردستان هەموو مرد لە برسان ئاخر ئەو چ دەربەستە خەڵکی کوردستان ڕەش و ڕوت کەوتووە بۆ خۆی لێرە کاکاخە بەڕاستی مەعقول نییە بەڕاستی پێویستە خەڵک قبوڵی نەکا یعنی بەڕاستی خەڵک بێتاقەت بوو خەڵک بێزار بوو خەڵک پارەی پێ نییە خەڵک موچە نییە بکەین یعنی بەڕاستی هیچ ڕێگایەک نەماوە سپاسانەکەم بەڵێ تەرەوە مشکلەی تۆ لە حکوومەت هێرێم لێ بەرپرسی هیوادارم سەرنجی تو گەشت بێ شەمال لە حاجیاوە ئەم کاتت بازارن هەموو کاتێک سەرەتام دەوێت لەسەر ڕاگررتنی کەناڵەکەتان شتێک بڵێن بەڕاستی ینی ڕاگررتنی کەناڵی ناردی بۆ سێمان کارەساتە بۆ خۆی هیوادارم بتوانن لە ماوەی کورتدا چارەسەری و کەشانە بکەن و بە شێوازێکی جوانتر و مۆدێرتر و بە کوالەتێکی باشتر و پرۆفشناڵتر بێنەوە سەر شاشە و بە بەرنامی جوانترەوە خۆ پیشانی خۆشوراکاتان بنەوە سەر تەلەڤیزیۆن ئینشاءڵڵا بەڵێ کاک شەماڵ ئەکید بن ئێمە لەبەرەوە بە باشتر و بە کاریگەرتر خۆمان ئامادەکەین بۆی لە داهاتووە وەرزی داهاتووە باشتر خزمەتی بکەین ئەوە ئامانجی ئێمەیە ئێمە هەر لەگەڵەوە بەردەوامە بین بڵێ ئینشاءڵڵا بەڕاستی قەیرانەکانیش وەکو ژەمێکی خواری هاتووە قەیران لەسەر قەیران ڕۆژانە ڕوو لە میلەتی کورد دەکات تێبگەی ئەمانەش تەنانەت مزایدەیە بەسەر خەڵکەوە و دانەوێ پارەی جا بەنزین بێ جا کارەبا بێ هاوی بە هەر شێواز بتوانن زۆری بکەن و سوار لەو میلەتە بکەن تێبگەی شکار لە کێرکووکەوە ئەم کاتەوە باش باڵێ سەرچاو دەستخۆشی بەرنامەکە لێگەم باڵێ فەرموو سپاس سەرەتا سەبارەت بە تەوەرەکەتان بەڵێ یعنی پێمان خۆشە ئێمە باوڵاتیان ئەم وەفدە کارڕا بۆ بەغا باسی وازدا مەفزی چونم بۆ بەغا بەڕاستی باسیکەن بۆچی ئەچەن و باسی چیەکەن و دەرەنجامەکانی چیە بێت یاعیدی سوادەیەکی ئەم چوونە بۆ بەغا بەڵێ وەفدی کورد زۆر چوتە بەغدا زۆر چۆت و هاتووە بەڵێ هیچ سوادێکی نەبووە ئەوەی کەس بینیمانە تا ئێستاکە درێژایی مێژوو چی کراوە بۆ یعنی دانە ناوە بە مافی کووردا سەبارەت بە کەناڵەکەدا بەڕاستی ڕەخنەیەکی بچووکم هەیە بەڵێ لە خزمەتداین ئەکە بۆ ئێمە بەڕاستی زۆر دامە بارێنە سەر حیزبێکە ینی زۆر لەسەر حیزبێک مەڕۆن ینی وەکو من بینیمێتم ینی جاربەجار بە حیزبێکەوە ئەیگریا من خۆم بینیمە ئێتە نازام بەڵام باسی هەموو شتەکان بکەن چێ ینی ئێمە بینیمە ینی زۆر دابەرێنە سەر حیزبێکە لەوانە من بەڕاستی حەزەکەم زیاتر هاوسەنگ بوون زیاتر بیوێر بن بەڵێ کاکی شکار زۆر سوپاسەکەن لەوانەیە وا بێ لەبەرەوە لە ئاراستەیەکەوە بێ کە حەزبێکەیە ئەو حەزبە گۆڕانکاریە کامۆ تەمەرەکە وەزارەتی هەیە ئان کێشەی ناوخۆی حەزب هەیە تەسیل لە قاعدەی جەماوەری و تەسیل لە پرسەنەتەوەیەکانەکە حەزب لەبەرەوە مادام حەزب دروست بووە لەسەر حسابی دەنگی خەڵکی ڕادێ خەڵکی کە کێشەیەکی شەبێ ئان شتێکی باش و خۆرابی شەبێ گرنگە قسە لەسەر بکرێ ئەمە حقیقەتێک ئێمە زۆر جار بێگومان بە پێی حەدەسەکان بە پێی گەرمی حەدەسەکان بە پێی ئەو ڕەوشەی ناو حەزبەکان و ناو سیستەمی سیاسی ئیداری هەرێمی کوردستان ڕوادا ئێمە وەکو خۆی باسەکان و زانیاریەکان بێوە گۆزینەوە بڵێ دەرباس لەبەر دەربەندی خانەوە ئەلو گەرمیان ئان دەرباس گەرمیان لە دەربەندی خان ئەو دیارە هەڵی هاورێن بوو لە کۆنتڕۆڵ بەڵێ فەرمووکای گەرمیان نامشکیرە من پێش هەموو شتێ بە نیسبەت کەناڵەکەتان و کاکاگار زۆرم پێ ناخۆشە بۆ سێ مانگ
پێم وایە مدەکەشی زۆر زۆرە پێتان بکرێت پێمان باشە ئەگەر بکرێت تۆزێ کورتریکەنەوە بۆ مانگێک بێت بۆ سێمان زۆرە ئێوە لە خەمی میلەت و هەیە بەس کە ئێوە تاکە کەناڵ ماوێت لە خەمی میلەتا بێ بەس کەناڵەکەی ئێوە یەک کەس کورد لە خەمی هیچ حیزبەکان و کەس لە خەمی میلەتان نەماوە بەنیسەر وەفدەکەی بەغاشەوە من پێم وایە کاکار هیچ گۆڕانکارێک نابێ ئەوە ئەم سەرۆکی حکوومەت لەسەر شاشی تەلەڤیزیۆنەکان ئەڵێ بڕواتان هەبێ فەرمان بەران موچەتان دوان ناکەوێت ئەی کاکە خەڵک پارەی پێ نییە خەڵک برسێتی خەڵک ڕەشڕوتە خەڵک داما خەڵک کرێخانەدا من پێم وایە یعنی غەدرێکی گەورە لە ئەم میلەتە ئەکرێ کاکار داواتان لێ ئەەکەین ئێوە بە داداچوونی بۆ بکەن ئێمە بەس کەناڵ کە بوێت کەناڵی NRT لە خەمی ئەم خەڵکا بێ کەس نەماوە بڕاو بکە کاکار کەناڵێکە کە ئیتر بەڵێکای گەرمیان سپاس باستی و ئێمەش کەناڵی ئێوەینە ئێمەش چاوی ڕاستەقینی خەڵکی کوردستانی بام و بیر و بچونە جیاوازەکانەوە سوپاسان دەکەین بەس تەکید بن بەردەوامە بین فەرەشمان لەگەلە ئێوارە باش برا بەڕێزم سەر چاوم برا بەڕێزگەم بەڕاستی پڕ بەدل پێم نەخۆش ئێوە سێمان کەناڵەکەتاندا دەسەن داواکارم لە شاسوارەیە ساحبی ئەم کەناڵە بەزیترین کات ئەم کەناڵە ماوەی سێمان زۆر زۆرە ئەم خەڵکە چاوەڕێی بکە وڵای ئەم خەڵکە بڕوا دەبێت لە سەتان حتا بۆ سەرەوە هاوڵاتیەم ئەمەرینی کوردستان چاوەڕێی کەناڵەکەی جەناتانە لە دوای سعات پێنجەوە پێویستیان بە جەناتانەوە بکە بەڕاستی سێمان زۆر زۆرە داواکارم لە جەناتان بەزترین کات کەناڵەکەتان بیکەنەوە بەنسبەت غاز و بازی نوستەمەنی برا بەڕێزەکەم ئەم حکوومەتە زۆر گەندەڵە وەڵای ئەم حکوومەتی هیچ پێ ناکرێت وەڵای لە گەندەلی زیادە هیچی پێ ناکرێت برا بەڕێزەکەم ئەگە ئەم حکوومەتە تۆزی پلانێ وایە 23 ساڵ پلانی کار بەڵێ شتێمان لێکرد دیاری لە چوار قۆرنەوە بەڵێ ئەو کات بەڵێکای دیاری سەر چاوم فەرموو زۆر سپاس وەڵام من خاڵێکمە وتکا پەیوەندەکەم مەبڕن گەڕە لە ئەرم کارەبا بڕە بەهەرحاڵ داواتان لێ دەکەم بە تایبەتی ئەم کەناڵە تەرکیز نەخاتە سەر لە یەک لایەن چونکە پێم وادە کە تەرکیز سەر لایەنێک دوێری و هاوسەنگی خۆی لەدەست دەدات ئاخەرە تەرکیز چۆن لەسەر لایەنێک ینی مەبەستە چییە ئەگەر زیاتر ببن و بینەران ڕوون بکرێتەوە ئەگە پێویستکە جابی بەڕێستان بدەینەوە بەڵێ بۆ نمونە بۆ تەنها دەبێت یەکێتی یان پارتی یان یەکگرتو یان کۆمەڵ کێشەی ناوخۆی هەبێت بۆ دەبێت بسوودنەوەی گۆڕان نەیبێت فەرموو بسوودنەوەی گۆڕان چەندین کێشەی ناوخۆی کە تا ئێستا پێما بگەشتە ئاستی باڵا هەتا ئێستا لە کەمامەکە ئێوە بە ژێرنووسیش نەمبینیوە بنووسێت وەنیا یعنی بۆ دەبێ ئیلا تەرکیزکردە سەر حیزبێک و لێدانی حیزبێک و لە بەرژەوەندی حیزبێک پێ هەڵدان هەبێت لە هێناستی کاکە بسوودنەوەی گۆڕان دنیا منانێ و تەکەتولات بەڵێکای دیار تەکید بەلەوەی کە ئێمە مجاملە هیچ لایەنێکی سیاسی ناکەین تەحافوزیشمان لەسەر هیچ لایەنێکی سیاسی نییە هەر لایەنێکی سیاسی کوردستان بێگومان کێشە ناوخۆیەکان بگێت ئەوڕادە کە تاسی لە جادەی کوردستانی تاسی لە پرسەکانی خەڵی بکەمە باسەکەن بە هەموو بیدون ئیسیسنا هەموو حەزابەکان نەک تەنیا ئەو 4-5 حەزابێکە تو باسەکە حەزابنی تر لەسەر ئاسی هەر چار پارچەی کوردستان ئێمە کەناڵێکین ڕووماڵی ڕەوشەکەیەکەین ڕووماڵی ئاراستە سیاسیەکانەکەین وەکو خۆی کە هەیە لەوانەیە تو لایەنگیری لایەنێک بێ حەزەکەی زۆر تەرکیز لەسەر لایەنێکی بدەین کە تو حەزەکەی زیاتر ڕەخنە لەسەرەوە بێ بەڵام ئێمە وەکو خۆمان دەکو کەناڵێکی بێلانی جیاوازی ناکەین ئێمە هەر شتێک پێویست کە زانیاری کە پێویستە خەڵی بزانێ فعلەن بڵاوەکەینەوە هاوار لە چوار قۆرنە فەرموو کاک هاوار دوام پەیوەندی لە چوار قۆرنە فەرموو زۆر سپاس واللهی پەیامی من بۆ هەر تاچێکی کورد داوا لە هەر تاچێکی کورد دەکەم یەک ڕێزی و برایەتی لە کوردستان بپارێزن ڕاستە حکوومەت لەوانەیە کەمتەر خەمیشی هەبێت لە هەر بوارێکدا بەڵام ئەوە بە چارەسەر نازانم تان و تەشەن و ڕەخنە لە یەکگرتن و ڕق و قینە لە دڵی یەکتردا بێتە مای چارەسەر لە کوردستان نازانم بۆ ئێمە گەلی کورد ئەبێ گەلانی تر بە خۆمان خۆشکەین بۆ یەک ڕێزی نەپارێزین بۆ هەمومان یەک دەنگ نەبین لە ئاستی پاراستنی کوردستان لە خەمی کوردستان لە کاتێکدا دوژمن یەقەی گرتوون ڕۆڵەکانمان ڕۆڵە هەمویان لە تەمەنی بچووکیشدان کە ئەمڕۆ ئەکوژرێن پێم وانە هەموو ئەو شتانی کە ئەمڕۆ لە کوردستاندا بمانە کە ڕەخنەگرتنیان بەمانای دروستکردنی دەوڵەت بێت ئایا بۆ نابێ ئێمەی کوردش ببین بە دەوڵەتێکی سەربەخۆ پێم وابێ هەمووی خەتا لە حکوومەت نییە خەتا لە خۆمانە چکە خۆمان وەمان لە خۆمان کردووە کە متمانەمان نەبێت لای نوێنەرەکانمان یعنی پێویستە لە کوردستاندا
هەموو تاچێکی کورد لە ئاستێکدا بیرکەینەوە کە سوود بە کوردستان بگەێنێت بتوانین گۆڕانکاریەکان لە کوردستان بە شێوازێک بێت سوودمەندی گشتی تێدا بێت ئەوە پەیامی منە بۆ گەلی کورد و بەڵێ بەڵێ تحسین لە چێ؟ کای تحسین لە دارەتەوە؟ لە دارەتوو. سەلام عەلەیکوم. عەلەیکوم ئەسەلام. باشی برام. سەر چاوم. دەستخۆشیت لێکەم لە بەرنامەکەت. داواکارم ئینشاءڵڵا ئەگە بکرێ ئەو چەند ڕۆژەی کە NRC ڕاگیرێ NRC2 ڕناگیرێەوە نیە؟ نا NRC2 بەردەوامە بێ. ئەنجا ئەگە ئەکرێ دەنگ و باسەکانیش لە NRC2 پەخش بکرێ ئەوەکو داواکاریەکەم بێگومانم کە خەڵکی زۆر ئێوە داواکاری هەیە و سەبارەت بە ناردنی وەفدی کوردی بۆ بەغدا ئێمە لەسەرمان پێویستە کە سەرکردەکانی ئەلحەمدولیلا کە خاوەن چەندین سەرکردی باشین هەموو شتێک لە پێش چاو بگرن ئەم خەڵکە داماوە ئەم خەڵکە هەژارە تێماندا هەیە لە ناو کۆمەلگا هەیە ئیساکە لەوانەیە توانای نەبێ چەند شتێکی بەسیت بکڕێ بۆ مەڵە بخۆی ئەو شتانە حەقی وایە ئینسان هەمووی ڕەچاو بکە ئێمە بۆنگەلۆ جوانین ئێمە ئەگەر ئەم خەڵکات بژیریمان کە ئێمە گەیەک نەبین وەڕاستی شتەکانەوە بۆ نەکرێ خۆبانی سیر بکەن ئیساکە چونکە ولا برزان بين فدانا كلتاوري دوم يا برنامج سيرفان دو أراسل ما بحث كيري چونا كردان ببغداد همان دم دا مشكلة صوت مانيو كهرباء تبردان بين NRT تاكا كناوي أهلي بيلاين هموان بجوازي ليرن بله بگمان NRT بتنه کانال اهلی بلاین همی آلی دنگو رنگ به جداهی لورن همجید خدمت آداین هردم حمید لشاری اولیرو او کاتتان باش لولیری پایتختوا بله که همی سرچاو دەستخۆشی بۆ تەوری بەرنامەکەت بەڕاستی تەورێکی زۆر زۆر چاکە کاکە ئەوە چەند جار وەفتی دانوستانی کورد بچێەوە بەغدا هەتا وەکو ئێستا بەشی پێڵاودڕانەکان نێناوەتەوە بڕوا بکە گە بچوو باینە بۆ کەنگر و کاردوو دۆری و ڕێواسان لە بازاڕەمی بمانێنایەتەوە لە بازاڕەمیلەکان مافرۆشتایە لەوانە بۆ زیاتر قازانمان کرد یعنی ئەوە تەماشا دەکەیت تا وەکو ئێستا گەنجەکان هەموو بێکارن ئەوە نەبوو جە و نەداهاتی نەداهاتو نەکردەوە یعنی هیچ شتێکمان دەست ناکەوێت ئەمە وەکو خەڵەتاندن دەچێت فەرم بۆ زستانەی حساب بڕوا بکە لە مازمە لیتر نەوت نییە ئەو کەسەوە ئاوارانی لە خێمەدان هەموو مناڵ و چاوانێ شیری پێ دەوێت سەرمای لە پاری تەندروستیەوە باش ئەمانە چی بکەن فەرمەوە کرێچەکەمان دەڵێ من علاقەم بە وەفدی دانوستکاری کورد و کێشەی نێوان هەرێ و بەغدا من کرێ خۆم دەیە باشە خۆ هەر من نیم بازەکە کرێچە کاکە باشەمانە بیر لە ژانی و خەڵکە ناکەنەوە نازانی کارەساتی گەستەوەدایە یعنی هەموو ئەو ئەوانەی کە ئێستا کاراکتەرە سیاسەکە علی لە هەولێرەوە ئەلو باش کاکە سەرچاوم دەستخۆشی بەرنامەکەت لێکەم بەڵێ سپاس فەرموو کاکە کار من پێشنیارێکم هەیە بۆ NRT خۆشەویست بەڵێ بە قناعەتی خۆم من وەکو پێشمەرگەی قسە دەکەم ڕاگررتنی NRT لەم کاتەدا من بە شتێکی هەڵی دەزانم ئێستانەکە ئەو هەموو کێشە هەیە لە کوردستان کێشە لەگەڵ حکوومەتی فیدرال کێشە لەگەڵ هێزەکانی پێشمەرگە لەگەڵ داعش ئەو کێشانەی ناوخۆ بەڕاستی ڕاگررتنی NRT یعنی وەکو کارەساتێکی لێ هاتێ لە ناو خەڵکی کوردستان دەنجی دایتەوە بۆیە من هەروەکو برادرە داوا لە ئێوەی بەڕێز دەکەم ئەگەر هەواڵەکان لە NRT2 پەخش بکرێت زۆر زۆر باشە بەڵێ بۆ ئەوەی خەڵک لە NRT دانەبڕێت و دەستخۆشتان لێ یەکەم بۆ بەرنامەیە بەڕاستی NRT سەرماندی کە تاکە کەناڵە لە کوردستان کە بێلایەنی خۆی تا ئێستا پاراستووە ئیشاڵە هەروەش دەبێت و ئیشاڵە لە بەڵێ کاکاری بێگومان ئێستا قسەکانی هەمووتان بۆ خاوەنی NRT و بۆ بەرپرسەکان بەڕێوەبەری گشتیوی مواسسی ناڵیایی میدیایی ئەگات ئەوانیش بێگومان لە لای ئێمە بینەر زۆر گرنگە لەبەرەوە ئەو هەموو ئیشی ئێمەکەن بۆ خزمەتی بینەرە لەبەرەوە کە بینەر لە ئێمە ڕازی بێ بەڵام بێگومان گۆڕینی سیستەمیش بۆ سیستەمێکی زۆر پێشکەوت و کواڵیتێکی زۆر بەرسەر پێویستی بەکاتە ستودیەکان و هەموو ئینارە و هەموو ئەجیزەکان دەبێت گۆڕانکاری بەسەر بێ بەس ئەخیران NRT2 شەمێنێتەوە ئیتر سەرنجێوەش بۆ بەرپرسەکانی NRT کە ئەوانیش ئەکیدم بۆ چۆنی بینەر لە لای ئەوان زۆر زۆر گرنگە ئیتر ئەوان چۆن تەقیمەکەن بەڵێ دارا لە بازیانەوە بەڕێز دەبقادر باش سەرچاوم بەڕێز دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم بەڵێ کای دارا سپاس ڕێزمەیە بۆ هەموو یەکەڕێەکەی
کارمەدانی کەناڵی ناسی بەڵێ سپاس بەڕێز وەکو باسێکە ئەوان چونە وەفت و شتەکە چووە بۆ بەغدا لام وایە هیچ ئەنجامیشی نابێ بۆ وەڵی لەبەرەوەی من لە 2006 تا ئێستا لە 2006 پێشمەرگەم تا ئێستا حکوومەت بەڵێنەدا ئەم ماگە بۆ نەمانگە مەعاز زیاتەکات تا ئێستا ئەویان نەبردوکە ئەم حکوومەتە لام وایە لامە هیچ بێ چارەسەر ناکرێت لەبەرەوەی کێشەی کارەبا 2 ساڵ بەر لە ئێستا جەنابی کاربەختیاروتی ئەگەرە حکوومەتە کێشەی کارەبای تێ چارەسەر نەکرێت لەمایە بۆ باشە خواحافیزبوونی لە خەڵک بکە لام وایە حکوومەتە خواحافیزبوونی لە خەڵک بکە زۆر باشترە. شۆڕەش لە شاری سلێمانیەوە کاتە باش بەڕێزم بۆ لە سەر چاو سەرەتا پێمان ناخۆشە کەناڵەکەتان بۆ ماوەی 3 مانگ ڕائگیرێت و بە هیوادارم دوای ئەم 3 مانگە بە شێوەیەکی باشتر بێنەوە مەیدانەکە و پێشنیاریش ئەەکەم هەرچیت نەبێ ڕۆژی سعاتێک لە کەناڵی ناوتی دوو بتوان هەواڵەکان پەخشکەن لەشەوە چونکە زۆر گرنگە خەڵک زیاتر گوێ لە هەواڵەکانی نارتی ئەگرێت وەکو من تێبینیم کردبێت ئەوە بەڕاستەزانێک و لەبەرەوە سەربەیش لایەنێک نییە سەبارەت بە تەوەرەکەیش بەرەز من پێم وایە نەناردنی بجە لە بەغا و نەناردنی وەفدی کوردی بۆ بەغا تەنها پەیوەندی بە کێشەی بینی یەکێتی و پارتیوەیە ئەمان خۆیان کێشەیان هەیە هەتا کێشەکانی خۆیان لە کوردستانە چارەسەر نەکەن لەسەر ئەوە ڕێک ناکەن ئۆفت بنێرن بۆ بەغا هەر کاتێکێتی هەوڵدا لە بەغا و بجە بێ پارتی ئەرقەلەی تێغ هەر کاتێک پارتی هەوڵدا لە بەغا بجە بێت یەکێتی ئەرقەلەی تێغ ئێمە ئەزانین ئەم دوو حیزبە کێشەیەکی گەورەیان هەیە خوابکە نەگێتە ئاسی تەقینەوە و شەڕی ناوخۆ هەتا ئەوان کێشەکانی خۆیان چارەسەر نەکەن ئەم میلەتی فەقیرە باجەکەیدا هیوادارم داوا لە بەرپرسانی یەکێتی و پارتی یەکەم ئیتر بەسە ململانێ بەسە کاتی خزمەتکردنی ئەم میلەتێ بەسە ئیتر ئەوان ئەم میلەتە مەچەوسێنەوە لەگەڵێکا ڕێ بکەون و بجەکە لە بەغاوە بێن و زۆر سپاسان دەکەم. بەڵێ عەلی لە بریتانیا ئەم کاتە باش بەڕێز بەڵێ سەر چاو سپاس بۆ بابەتەکە کێشەی کارەبایە من ئەڵێم حکومەتی کوردی دەسەڵاتی کوردی دەستیان خستۆتە قوڕقوڕاگەی ئەو میلەتەوە ئێمڕۆ لە دەوڵەتەکانی دنیا ئیسیفادە لەو ڕەشەبایە ئەکەن کە ئەوەتانێ بەسەر شارەکانەوە سلێمانی ناوبانگی هەیە بە ڕەشەبا ئەگەر ئەوان ڕاستەکەن 6 پانکە دێنن لەسەر ئەزمەر داینێن من دڵنیاتەکەم کارەبا ئەیە بە سلێمانی کارەبا ئەیە بە کەکوو کارەباش ئەیە بە دۆکو زاخۆ بەڵام ئەوان هەر مەبەستیان ئەوەیە دەست خەنە قوڕقوڕاگەی ئەو میلەتە ئەو میلەتە بگەوزێنن بەوەی کە بڵێن وەڵا جارانیانە حکومەتەکەمان ساوایە بەڵام ئێستا حکومەتەکەیان مەعەوەق بووە دووبارە و سێبارە سپاس دەکەم. بەڵێ جەمالە گەلە بەڵێن لە هەولێرەوە یارتان باش کاک بەڵێن سەر چا فەرموو بەنسبەت ئەو وەفدێکە دەچێت بۆ بەغدا بەڕاستی من پێم وایە هەر کۆچ بیتن ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقی باشترە لەوەی کە ئەو نەوتانەی هەرێمی کوردستان بۆ شێوەیەک هەرزان فرۆ بکەن بیدەن بە دەوڵەتان ئەو نەوتە داهاتەکەی بۆ خەڵک نیکە کە ئەوە نەوتەکەەوە نێزگەی 8 مانگە 9 مانگە نەوتی هەرێمی کوردستان دەڕات و خەڵکی کوردستان استفادە لێ ناکاتن ئەگەر بێت لەگەر ئەو ڕۆشتنی ئەو نەوتەوە خەڵک ئێستا کە ژیانی گۆڕایە يعني موسين نانيرت حكومة العراق شحال خويت اللي بروي أو بوزي ناس اللي حكومة العراقي بوي أو باري لحكومة العراق لو دوبار دا بشتيت بصر المحافظات كان وسطي خلق هيز عيبينا وحتى أنا باسي نوفتي أنا ترسوك أو نفت أنا دين أو نوت تفلوش بدولتك كدولتك تجي عراقها لسبب بهر هو كارك بوي مذهبي بهوي أو دو دولة دراسية كن دو دجمنية كن تودسي نوتك هرزان فروش لك دي بدولتها أو دولتش حق خويتي تو هريمة شيء سرب ودولتها ئەگەر دەوڵەتێک سەر بخۆی ئەوە کارش ترە بەڵام تۆ دەوڵەتش سەر بخۆنی تۆ بەڵێ ماریا لە کلارەوە ئەلو لەگەڵتانە بەڵێ فەرمێ مەش لەگەڵتین بەڵێ بەشەیەکی ڕاستە و خۆ بەڵێ لە نەخشبەندیە بەڵێ فەرموو ماریا خان تەنیا یەک جلیکانەوە لە ماڵێمە هەیە یەک جلیکانە و کارەبا چونە یەک جلیکانەوە لە ماڵێمە هەیە ئەمجا هەزمەی غاز بووە من تەنیا یەک قلینە غازم وەرگردووە بەڵام عارەبی وا هەیە دوو قلینە غازی وەرگردووە ئەنی لە تاوزێکردنی غازیش خزمەتی و زۆری و کەمی هەیە عارەب و کوردیش هەیە نەگا بەس تەنیا خزمێنە هەمووی بە واستەیە هەمووی بە فروفیەڵە ئەمجاش بەڵێ کامەسعود قەرار دەردەکاڵێ هێلەکانی زمار خۆبەخشەکانی زمار تعینیان دەکەین بەڵام ئایا هیچ هەدێک ئەداتە باقی کەسەکان باقی پێشمەرگەکان
بەڵێ سوپاس بۆ تۆ بەڵێ تەماشاوانە نێژا چوونە وەفدەی کوردان بۆ بەغدا گەلو سەدان جار وەفدێن کووردا چوونە بەغدا سەر ئاستێن بەڵند و مام نەڤاندی خوارێ حتا دیمایکێ هەیانەها نەک ئەنجام نەبوون قەیران ئێک دیفێکێ پتلات ئایڤێ نەقلێ بچن دیتنەوە گۆپالێ سێحرافەیە یەکسەر هەمی تشتا چارەسەرکەن و تەمام ئیرادا بەغدا ئیرادا حکوومەتە بەغدا بەرپرسین بەغدا وسایە بەڵێ بەرەزان جارێکی دیکە باسی چوونی وەفدی کورد بۆ بەغدا ئەڕوا ناڕوا دەیان و سەدان جار وەفدی کورد لەسەر ئاستی باڵا و لەسەر ئاستی مام نەڤاندی چوتە بەغدا تا ئێستاش نەک کێشەکان چارەسەر بووە بەرکو زۆر کەلەکە بوون قەیرانەکانیش زۆر بوون حتا ئەم کێشانە پراکتیزە کراون لەسەر ئەردیواقع تەسیراتی نێگەتیفی لەسەر ڕەوشی ژیانی ڕۆژانەی خەڵکی کوردستانەیە پێتوانای ئەم جارە چارەسەر بکێ لە دیوێکی ترە مەسەلەی کارەبا و سوتەمەنی پێتوانای ئەم زستانە خەڵی بحەسێتەوە یان لە سەرەتای سەرماتوندەکە زستانەوە دیسان قەیرانەکە دروست بوو بەرحاڵ ئێمە هیوادارین سەرنجی خەڵی بەشێکی گشتی بۆ لایەنە پەیوەندیدارەکان گەشت بێ هاتە سبەی لێرەم خزمەتەوە بکەین شاد و بەختەوەر بێت